هەڵبەتی نیشتیمانی وەرگرتنی زانیاری و نمونەی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان لە قەزای چەند چەماڵ بەردەوامی هەیە لە درێژەی کار و چالاکیەکانی ئەم تیمەی کە نمونەی خوێنەوە زانیاری لە کەسوکاری ئەنفالکراوان وەردەگرن هەندێک لە کەسوکاری ئەنفالکراوان لە شوێنە جیاوازەکان بەهۆی ئەوەی کە کەمەندامن یاخۆت زۆری تەمەنیانەوە ناتوان سەدانی مۆنومنتکەن بۆ ئەوەی نمونەی خوێنیان لێ وەربگیری هەڵبەتە ئەمڕۆ بەشێک لە تیمی نیشتیمانی و هەروەها ڕاوێژکار لە سەرۆکۆماری عێراق قات و پەرینووری بە شێوەیەکی مەیدانی سەردانی ماڵی یەکێک لە کەسوکاری ئەنفالکراوانیان کردو لێرە لە تەکەی کاکەمەند و لێرە لە ماڵی ئەوان ئێستا ئەیانوێ زانیاری دروستیان لێ وەربگرێ و هەروەها نمونەی خوێنیشیان لێ وەربگرێ بۆ ئەوەی دواتر بەراوردکاریەکان بۆ بکرێتکە لەگەڵ ئەو ئێسکانەی کە پێشتر وەرگیراون بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێستا لە شوێنی وەرگرتنی نمونەی خوێنم لەو کەسوکارە و ئەم میوانێکشم ئەبێ ئەگەر پشوانی کامێرەمان هاوکار بە وێنەکان بگوازێتەوە تیمەکانی نیشتیمانی سەرقاڵی وەرگرتنی زانیاری و نمونەی خوێنن لە کەسوکاری ئەنفالکراوان لە تکەی کاکەمەند هەروەها پەرینووری ڕاوێژکار لە سەرۆکۆماری عێراق خۆی بە شێوەیەکی مەیدانی لەگەڵیان هاتووە بۆ ماڵەکە و سەرپەرشتی وەرگرتنی زانیاری و نمونە خوێنەکەکە ئەگەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڕۆمەلای پەرینووری بۆ ئەوەی پرسیارەکانی خۆمی ئاراستە بکەم و بزانین سەدانەکان بۆ تەکەی کاکەمەند بۆ چێ مەبەستێک بووە پەریخان سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش سەدانەکەی ئەمڕۆتان بۆ تەکەی کاکەمەند بۆ چ مەبەستێکە و لە ماڵی کوێن و لە کوێن ئێستا سڵاو لە ئێوەی بەڕێز ئێمە لە درێژەی کار و چالاکیەکانی کە کردومانە بۆ وەرگرتنی زانیاری سامپڵی خوێن کاک نازم هەواڵێکی یاینێ کە مامی برایەکی بڵێن مامێکی تری بە کامیلی خێزانەکەی نەماوە و کاک نازم خۆی تاقانەی ئەنفالە مامێکی مامەکەی و ئامۆژنەکەی و چوار کوڕی بێسەر و شوێنن وتی کەس نەماوە تەنها برایەکیان ماوە مامێکیان یعنی مامی مناڵەکان بەڵکو بێن زانیاری و سامپڵی خوێنی لێوەرگن لەبەرەوەی بەتەمەنە و هیلاکە ببیهێنن بۆی وتمان باشە تیمێکمان دروست کرد بۆی بێن بەندە لەگەڵیان هاتم خۆم بۆی هەم تەرجەمە و هەم یەکتر ناساندن کە هاتینە ئێرە سەیروان کرد خۆشی لە خێزانەکەی خێزانی و لەگەڵ سێکچی و کوڕێکی ئەنفال کراوە بەمانە بوو بە دوو خێزانی براکەی و خێزانی خۆی بۆیە ئێمە لە خزمەتیان نابووین بۆ ئەوەی زانیاری و سامپڵی خوێنیان لێوەرگرین کە بە ئەرکی خۆمانی ئەزانین کە ئەو کاریان بۆ ئەنجام بین لەگەڵ ئەوەی ئەمڕۆ ڕۆژی هەینیە و ئەو خەڵکە لە بڵین دانیشتن و کەیفی خۆیەتی بەڵام ئێمە خزمەتی کەسوکاری ئەنفال کراوانین خانمێ پرسیارەوە دەکەم لە هەر شوێنێکی تری ئەم گوزەرە ئەگەر خێزانی تر کەم ئەندام یەخود بە ساڵاتەوە بێ تیمەکانتان ئەمە دەکەن و سەدانیانەکەن زۆر بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە وتومانە هەر کەسێک پێویستی بە ئێمە بێت لە هەر شوێنێک بێ ئێمە ئەگەینە لایەن بۆیە دڵنیاتانەکەم ئەو کەسانەی کە خەڵکێکیان لە ژیانە ئەلحەمدوللا بەڵام لەبەر تەمەن و یان لەبەر نەخۆشی جاری وا هەیە لەو سوفەی کە ئێمەمانوێ زانیاری و سامپڵی خوێنی لێوەرگرین قاچی شکاوە قۆڵی شکاوە شوێنێکی شکاوە ناتوانێت بێ بۆیە ئێمە ڕووینە خزمەتیان بۆی ئیشیان بۆ بکەین چاوخۆت بۆ زۆر سپاس پەرونری ڕاوێژکار لە سەرۆکۆمار بەڵێڕەنج ئەو زانیارانە بوو کە لەلای من بوو سەردانیکردنی ئەم خانەوادەیە کە سێکچ و کوڕێک و خێزانەکەی ئەنفالە باوکیان بەهۆی زۆری تەمەنەوە نەیتوانی سەردانی مۆنومنتی ئەنفال کەولێ نمونی خوێن و زانیاری لێوەرگێ بۆیە وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد بەشێک لە تیمی نیشتیمانی هەروەها پەریخان پەرینووری ڕاوێژکار لە سەرۆکۆمار خۆیان سەردانی ماڵی مەغلیمیان کرد لێرە لە تەکەی کاکەمەند و نمونەی خوێن و زانیاری تەواویان لێوەرگرتووەکو بەشێک لە کارەکانن کە ڕۆژانە لە مۆنومنتی ئەنفال زانیاریان لە کەسوکاری ئەنفال کراون وەرگرتو ئەم ڕۆژ کۆتا ڕۆژە تاکو کاتژمێر 2 بە دیاریکراوی ئەمێنەوە لە مۆنومنت سەرجەم ئەو کەسانی کە لێوە بن زانیاری تەواویان لێوەردەگیرێم نەگەڕامەوە بەلای تۆ